ڕۆژتان باش سپێدە باش ڕۆژێکی نوێتان باش بۆ هیوایم کە بە تەندروستێکی باشەوە بە وزەیەکی زۆرەوە ڕۆژەکەتان دەست پێ بکەن. ئێمە لە پرۆگرامی ڕۆژ باش هەوڵە دەین کە زانیاری زۆر باش و نوێ و هەموو ئەو بابەتانەی کە لە جیهان و ناوخۆش دەگوزارێت لە هەکبەیەکدا کۆیکەینەوە و لە ماوەی ئەم کاتژمێرەدا پێشکەشیەوەی بکەین. ئەمڕۆ ڕۆژی گیانی پەنابەرانە کە ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان لە ساڵی 2002ەوە ئەم ڕۆژەی ڕاگەیان 2001 ببورن ئەم ڕۆژەی ڕاگەیاندووە مەبەست لێی ئەوەیە کە کێشە و گیرروگرفتەکانی پەنابەران لە جیهاندا کە دیاردێکی بەربڵاوە بخەنە ڕوو. ئێستا زیاتر لە 80 ملیۆن کەس لە جیهاندا پەنابەرن. پەنابەر و کەسانن کە بۆ دابینکردنی ژیانێکی نوێ و باشتر جا چه خۆیان بێ بۆ خێزانەکەشیان بێ ڕووەکەنە وڵاتێکی تر ڕووەکەنە شوێنێکی ئارامتر یاخود بە هۆکارێکی دیکە بێ ئەچنە وڵاتێکی تر و ئەبنە پەنابەر. بەڵام ئێستا پەنابەران لە دۆخێکی باشدانین بۆ باسکردنی ئەم قسانە و هەموو ئەم کێشانە ئێمە تەوەری پرۆگرامەکەمان تایبەت کردووە بە ڕۆژی گیانی پەنابەران. جگەلەوە بەرگە و بابەتی دیکەی هەمەڕەنگ و زانستی و تەندروستیشمان هەیە بەڵام دەستپێک بە کورتێک لە هەواڵەکان دەبێت. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەژماری تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەردا نووسیوێتی بە بۆنەی هەڵبژاردننی بە سەرۆک کۆماری ئێران پیرۆزبایی لە ئیبراهیم ڕەئیسی ئەکەم. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان جەختیشی کردەوە حکوومەتی هەرێمی کوردستان دەخوازێت کار لەگەڵ سەرۆک کۆماری هەڵبژێردراوی ئێران بکات بۆ بەهێزترکردنی ئەو پەیوەندیە مێژوویەی لەسەر بنەمای بەرژەوەندی هاوبەش و ڕێزگرتن لە نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران بنیاد نراوە لە پێناو ئاشتی و سەقامگیری ناوچەکە. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە پێداویستەکانی نەخۆشخانەی هیوا دەکۆڵێتەوە. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت پاڵپشتی خۆی و حکوومەتی هەرێمی کوردستانی بۆ دابینکردنی هەموو پێداویستەکانی نەخۆشخانەی هیوا و هەموو نەخۆشخانەکانی چارەسەرکردنی توشبوانی شێرپەنجە دووپات کردەوە و جەختی کردەوە کە نابێت هیچ کەم تەرخەمی و پاشەکشەیەک لەو خزمەتگوزاریە تەندروستیانەدا بکرێت کە پێشکەشی نەخۆشانی شێرپەنجە دەکرێت. دکتۆر سامان بەرزنجی وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان دووپاتی دەکاتەوە کە نەخۆشخانەی هیوا لە شاری سلێمانی داناخرێت و دەژڵێ ئەو نەخۆشخانەیە جێگرەوەی نییە. وەزیری تەندروستی لە میانی بەشداریکردنی لە ژووری هەواڵی کوردستان 24 ڕایگەیاند. حکوومەت لەم مانگەدا زیاتر لە 941 ملیۆن دیناری بۆ نەخۆشخانەکان خەرج کردووە کە پشکی شێر بەر نەخۆشخانەی سلێمانی کەوتووە و 504 ملیۆن دیناریان بۆ تەرخان کراوە. کامەران حەسەن قایمقامی ماوەد ڕایگەیاند ئۆتۆمبیلێکی چەکدارانی پەکەکە لە گوندی گەڵاڵەی شارباژێر لە قەزای ماوەد لەلایەن فڕۆکە جەنگیەکانی تورکیاوە کراوەتە ئامانج و هێرشەکە بریندارێک و دوو کوژراوی پەکەکەی لێکەوتەوە. قایمقامی ماوەد ئاماژەی بەوە کرد ئۆتۆمبیلێکی مەدەنی کە لەلایەن چەکدارانی پەکەکەەوە بەکار هاتووە لە ناو گوندی گەڵاڵەی سەر بە قەزای ماوەد کراوەتە ئامانج. رووسیا بەرزترین پلەی گەرمای بەراورد بە 116 ساڵی ڕابردوو تۆمار کرد. میخایل لیۆس شارەزا لە بواری کەژناسی لە دەستەی ڤۆبۆسی ڕووسی تایبەت بە چاودێری کەشوهەوا ڕایگەیاند بۆ یەکەم جار لە ماوەی 116 ساڵی ڕابردوودا پلەی گەرما لە شاری پترسبۆرگ گەیشتووەتە 29.9 پلەی سیلیزی. ئاماژەی بەوە کردووە ئەو پلە گەرمایی کە تۆمار کراوە بە 0.1 پلە زیاتر بووە لەوەی کە پێش زیاتر لە سەدەیەک لەمەوبەر تۆمار کراوە. پێشبینیش دەکرێت بەرزبوونەوەی پلەی گەرما لە رووسیا تا 24 ئەم مانگە بگاتە 30 پلەی سەدی. کورتێک لە هەواڵەکانم پێشکەشکردن. بە ئامانجی هاندان بۆ وەرزشکردن و بەدیهێنانی لەشێکی تەندروست چاڵنجێکی تایبەت بە وەرزشکردن لەلایەن چەند کەسانێک لە شاری سلێمانی ڕاگەیاندراوە. بەشێکی زۆر لە هاوڵاتیان و کەسایەتیەکان پشتگیری خۆیان بۆ چاڵنجەکە دەربڕیەوە تاکو بتوانرێت هۆشیاری زیاتر لەسەر وەرزشکردن و جوڵەی ڕۆژانە و بەدیهێنانی جەستەیەکی تەندروست بکرێت.
بە ئەنجامدانی جوڵا وەرزشیەکان وەک پارێزگاری سلێمانی پشتیوانی خۆی بۆ چاڵنجێکی تایبەت بە وەرزش دەردەبڕێت. بۆ بەدیهێنانی کۆمەڵگایەکی تەندروستیش وەرزش بەیەکێ لە ڕێگا سەرەکیەکان دادەنێت، بۆیە دەخوازێت چاڵنجەکە فراوانتر بکرێت. ئێمە بڕیارمان ناکە بەشداری لەم چاڵنجەیە بکەین بۆ ئەوی وەرزشکردن بکەین بە بەخشێک لە کاری ڕۆژانەمان ببێ بە کەلتور، ببێ بە پەروەردە، ببێ بە کردار بۆ ئەوەی بتوانین کۆمەڵگاکەمان بە کۆمەڵگایەکی جوڵاو بزواو دروست تەندروست بمێنێتەوە. من ئومێد دەکەم کە هاوڵاتیانی خۆشەویست هەر کەس بە پێی کات و توانای خۆی وەرزش بکە. مەرج نییە وەرزش تەنیا لەم هۆڵانەیە بکرێ، بەڵام ئەکرێ لە هەر شوێنێ بکرێ. ئەنجامدانی پێشبڕکێ وەرزشیەکان لە نێو بەشداربوانی چاڵنجەکە بەڕگەیەکی تری کۆبوونەوەکەیە کە هەم دەبێتە هۆی زیندووکردنەوەی زۆرێک لەو یاریانەی لە کۆندا ئەنجام دراوە، هەم کەشێکی خۆش بۆ بەشداربوان دەڕەخسێنێت. هەر کوردێکی ئازیز لە هەر شوێنێکم دنیاوە بێتوانێت لە ڕێگەی بەکارهێنانی کورد فیت چالنج لەگەڵمانە بێت و تەندروستی خۆی بەرەو باشتر بەرێ، ژیانی خۆی بەرەو پێشتر بەرێ لە ڕووی خۆراکەکانی، لە ڕووی جوڵەی جەستەیی لە ژیانی ڕۆژانەمان. با خۆمان ئەم تەحەدیە بۆ خۆمان دروست بکەین. من پەیامەوەی بۆ هەر کەسێک کەم ڤیدیۆیە بینێت، ئێمە تەندروستی خۆمانی بەرپرسارین، ئەتوانین چالنجی خۆمان بکەین لە ڕێگەی بەکارهێنانی کورد فیت چالنج لە هەر شوێنێک بین، لە ڕێگەی سۆشیال میدیاکانتانەوە چالاکیەکانی خۆتان بڵاوکەنەوە بە هانی یەکتر بین، بە ئەم چالنجە بکەینە بەشێک لە کللتوری خۆمان بۆی کە وەرزشیش ببێتەوە هەر یەکێک لەو نەریتانەی کە کوردەواری هەیەی تاوەکو هەمومان بتوانین ژیانێکی بەرهەمدارتر بژین و چێژ لە ژیانی خۆمان وەربگرین. چاڵنجی کورتفیت بۆ ماوەی 90 ڕۆژ بەردەوام دەبێت. ئامانجی چاڵنجەکەش بڵاوکردنەوەی هۆشیاری زیاترە لەسەر ڕێکارەکانی پاراستنی تەندروستی جەستە و ئاشناکردنی جۆرەکانی وەرزشکردنە، تاوەکو بتواندرێ وەرزش بکرێتە کولتور لەلایەن تاکەکانەوە ڕۆژانە کاتێک بۆ وەرزشکردن تەرخان بکرێت. دالیا کەمال، کوردستان 24 سلێمانی. سوید یەکێکە لە وڵاتانەی کە ژمارەیەکی بەرچاو لە ئەندام پەرلەمانەکانی پەنابەرن، لە نێویشیاندا 7 پەرلەمانتاری کورد هەیە. هەروەها لە شوێنە گرنگەکانی دیکەی دەسەڵاتیشدا بە هەزاران پەنابەر هەیە و بە یەکێکیش لە وڵاتانە ناسراوە کە هەموو پێداویستێکی بۆ پەنابەران ڕەخساندووە. ئێستا یاسایەکی بە پێشەوانی کردەوەکانی سەدان ساڵی خۆیەوە دەرکردووە. با لەم کارەدا ببینین بزانین یاسا تازەکەی سوید چۆنە. یاساکان هەتا دێت لە سوید بۆ پەنابەران تونند و تونتر دەبێت و ژیانی پەنابەرانی چارەنووس نادیار و ئەوانش کە تازە ڕوودەکەنە سوید هەتا دێت نادیارتر دەبێت. بەهار وەزیری باس لە جۆری یاساکانی پەنابەری دەکات. داهاتووکە ئەوەیە کە 3 ساڵ دەیدەن بەوانی کە پەنابەرن لە سوێدێ، دوای 3 ساڵان دەبێت نیشانی بدەن کە ئەوانە مەسەلەن ئیش دەکەن، دەرس دەخێنن یا زیندگیەکی باشیان هەیە کە خوا نیشاندن لە سوێد بۆ دەوڵەتی سوێد. ئەو دەمێت لە سەرڕاو بۆیان نۆ دەکەنەوە بۆ 3 ساڵی دیکە. یعنی وەکو جاران کە بڵێ لە ئەوەڵ ڕەتدایمی بیدەن نەماوە. زۆر سەختە بۆوانی کەدان هەیە مەسەلەن ژنە منداڵەکانە لە کوردستان ڕابێنن، دەبێت شوقیان هەبێت، دەبێت مەعاشیان هەبێ. جاران وانە بوو کافی بۆ کە ژنە منداڵت هەبێ، بەڵام بەحانەکەیەک نەفەکی دێتە ئێرە هەم دەبێت زبانی فێر بێت، دەبێت ئیشی بێنێتەوە، شوقی بێنێتەوە، دوایەکانە بتوانێت ژنە منداڵەکەی بێنێ. زۆریان سەخت کردووە. لە 20 مانگی تەمووزەوە یاسا نوێیەکەی سوید بۆ پەنابەران کەچی دیکە هیچ کەسێک مافی مانەوەی بەردەوام وەرناگرێت لەو وڵاتە دەکەوێتە بواری جێبەجێکردنەوە. I grunden så säger alla partier i riksdagen att man vill ha en långsiktigt hållbar politik. لە بناغەدا هەموو پارتەکان دەڵێن کە ئێمە دەرگامان بۆ پەنابەران کراوەتەوە و یارمەتیشان دەدەین، بەڵام ناتوانین وەکو 30 ساڵی ڕابردوو دڵکراوە یاخود هێندە سەخی بین، ئیتر ئاوا ناڕواتە پێشەوە کە هێندە دڵ ئاواڵە بین. دەبێت هەندێک خۆمان کۆ بکەینەوە، بێگومان پەنابەر وەردەگرین و هاوکاری پەنابەرانیش دەکەین لە جیهاندا، بەڵام ئێستا سوید لە بواری سیاسیەوە لە بارودۆخێکی دژواردایە و دیار نییە کام زۆرنێت بڕیاردەرە.
هەر ئێستا لە کاتی ئەم لێدواندا حکوومەتی سوید لە کێشەیەکی گەورەدایە بۆیە ئەم یاسایش بۆ هەڵبژاردننی پەرلەمان کە دەکەوێتە ساڵی داهاتوو دەبێتە پرسێکی گەورە. سوید یەکێک لە وڵاتانەیە کە لە ناو وڵاتانی جیهاندا تا ئێستا نمونە بووە لە بواری دابینکردنی پێداویستیەکانی پەنابەری و ژیان بۆ پەنابەران، بەڵام ئەم یاسایە بە تەواوی ماف و ژیانی پەنابەران دەگۆڕێت. ئاوارە هەورامی کوردستان 24 ستۆکۆڵم سوید. ئەمڕۆ کە ڕۆژی گیانی پەنابەرانە و هەموو ساڵێکیش لەم ڕۆژەدا ڕێز لە پەنابەرانەگیرێت کە بەهۆی شەڕ و ململانێ و ئاڵۆزیەکانەوە بێگومان ماڵی خۆیان وڵاتیان بەرەو ناوچێکی دیکەی ئارام جێهێشتووە. ئێستا چەند ئامارێکی نەتەوە یەکگرتووەکان تایبەت بە پەنابەرانتان بۆ خەینە ڕوو کە ئێستا زیاتر لە 80 ملیۆن کەس لە سەرتاسەری جیهان پەنابەرن. جگەلەوە نزیکی 3 بەشی پەنابەران هاوکاریەکانیان بۆ خۆراک کەم بووەتەوە. ڕێکخراوی خۆراکی جیهانی بۆ هاوکاریکردنی پەنابەران پێویستی بە 4 ملیار و 500 ملیۆن دۆلارە. لە ساڵی 2018 تا 2020 ملیۆنێک منداڵ وەک پەنابەر لەدایک بووە. لە سەدا 42 ئەوانەی ساڵی ڕابردوو ئاوارە بوون تەمەنیان لە خوار 18 ساڵیەوەیە. ئێمە تەوەری پرۆگرامەکەمان تایبەت کردو بەم ڕۆژە جیهانیە، بزانین لە هەرێمی کوردستانیش چەند کەس لێرە یاخود ئەو پەنابەرانەی کە ڕۆیان کردووەتە هەرێمی کوردستان بۆی کە ژیانێکی ئارامتر هەڵبژێرن، گرفتەکانیان چی یاخود کێشەکانیان چی، میوانداری هەردوو خاتوونی چالاکوان سلڤانە دڵشاد و ستاف ئاسۆمان کردووە کە بەرپرسی توێژینەوە لە دەستگای خەرخوازی بارزانین. بەخێر هاتن خاتون. زۆر سپاس، بانیتان باش، خۆشحاڵم ئەمڕۆ ئامادەم لێرە. زۆر سپاس. زۆر سپاس، بانیتان باش. باشتر ڕۆژێکی خۆش بۆ ئێوە. بابزانین ئەمڕۆ ئێوە چ چالاکیەکتان هێکسەر بۆ دەست پێ بکەین بۆ ڕۆژی گیانێ بێگومان لە سەرتاسەری گیان ئەم یاداکرێتەوە، بەڵام ئێوە کار و چالاکیەکانتان وەک دەستگای خێرخوازی بارزانی لە چیدا چەقتر کردوتەوە؟ بەڵێ بێگومان هەموو ساڵێک کە ئەم یادە لە جیهاندا دەکرێتەوە دەستگای خێرخوازی بارزانیش کە لەوەتی ئاوارەکان پەنابەران هەن لە هەرێمی کوردستاندا بەشێکی زۆری خزمەتگوزاریەکانی بۆ خزمەتکردنی ئەم پەنابەرانە خستۆتە گەر بێگومان ساڵانەش ئەم چالاکیانە ئەنجام دەدرێن کە لە کەمپەکان زیاتر لە خۆ دەگرێتن بە تایبەتەوەی کە ئێستا دەستگای خێرخوازی بارزانی زیاتر لە 9 کەمپی پەنابەران بەڕێوە دەبات کە 4یان لە هەولێرن و 5شان لە دووهۆکن. ئەو چالاکیانەی کە دەکرێت زیاتر لە کەمپەکان لە سەرتەرەکانی ڕۆشنبیری دەکرێن، وەکو ئەوانەی کە زیاتر چالاکی تەرفی هێن وا دەکرێتن کە هەم پەنابەران خۆشیان بەشدار بن لەم چالاکیانەدا بۆ بەرزڕاگررتنی ئەم یادیان و هەروەها وەکو پاڵپشتێک بۆیان بۆ ئەوەی کە زیاتر وایان لێ بکرێتن سەرنجی وڵاتان سەرنجی لایەنەکانی تەڕابچێشرێت بۆ ئەم کەیسە بتوانن زیاتر گرنگی بە کەیسەکانیان بدرێت و ئەو پێداویستیانێک کە هەیەە بۆیان دابین بکرێت. باشە خاتون ئەو کێشانە چییە کە زۆرتر لە ناو پەنابەراندا هەیە بە تایبەت ئەوەی کە لە چوارچێوەی خزمەتگوزاریەکانی دەستگای خێرخوازی بارزانیدایە؟ بزانە لەوانەیە و پرسیارە لە بۆی باشتر بیتن، چونکە ئەمن دائیمەن کە بمەوێت چالاکیەکی بکەم ساڵ بەوان دەکرێتن، بزانم پێداویستیان چیان لێ کەمە، بە تەکید ئەوان ئیدارەی خۆیان دەکەن. ئێمە شتێکی تریشمان هەیە کەی پەنابەرەکان هاتوچۆیان زۆرە، ئێستا وەکی جاران نییە، وەکی وەختی داعشی نییە، پاشی داعشی نییە، ئێستا وەجبە دێتن پاشەوەی مەجموعەیەک دەڕاتەوە. دواتر هەندێک کەس هەیە پێداویستیەکەی چێت و مەهماکان ئەو پەنابەرە لە ماڵی خۆی دانیە. ڕاستە ئێمە هەر چ شتێک ینی توانیتمان بۆ ئەوانمان دابین کردووە. من وەکو چالاکوان زۆر بە سیارە بە ترێلا لە بۆ جێگایەکان خاستان ئەو کەسانی کە نوێ دێن. من زیاتر احتیمام بە منداڵەکانیش دەدەم چونکە نفسیان ئەو منداڵانە زۆر ماندینە. پرۆژەیەکی زۆر جوانم هەیە چونکە لەبەر ئەوەی مەکتەب بوو ئەم پرۆژەیە لە بۆ منداڵانەوە بە تەمامە ئەیکەم لەگەڵ پارێزگاکانی هەولێری بەڵێ بۆ ئەوەی من زیاتر کە بتوانم ئەو منداڵانە هەر دانەنیشێت لە ماڵەوە مەسەلەن دایکی لەگەڵ باوکی بە شەڕ دێتن ئەوە نەفسیەن زۆر بە دوای نەفسیەکانیان مندا ئەسۆڕێم. ڕاستە لە کاتێکا منداڵ خۆی بەویستی خۆی نییە کە بۆتە پەنابەر
پێدەچێت بە پێویستی خێزانەکە زەمبی منداڵەکە نییە نەک بەس ئەرە پێویستی خێزانەکەش نەبێتن زۆر کەس هەیە ئافرەتەکان هاتوون بەڵام پیاوەکانیان نەهاتوون یعنی تۆ وەرە ئافرەتەکەش لەوێن دەر احتیمام دەبێ بە هەموو عائیلەکەی بداتن مەهماکان ئێستا بڕۆ هەرچ پەنابەرێک پێداویستی چیە خانوم نییە ینی هیوادارم مەسەرەن ئەو کەمپانەی کە هەتا ئێستا ئەوە نینە بەس تەنانەت خێمەنە ئەمانە نوێ بکرێت چووکە ینی بەڕاستی بینیت ئەم سووتانەی کە ڕوویدا بینیت ئەم کێشانەی کەوە لە بۆ ئەو پەنابەرانە دروست دەبێت کێشەیان زۆرە بەڵام تاڕادەیەکە ینی ئێستا ئەمە باشە زۆر باشە مەسەن کە بگۆڕدرێتن هیوادارم ینی ئەم شتە بگۆڕدرێتن هەتا سبەینە پێیان بڵێ تۆ پێداویستی چییە مەهماکان پێداویستی زۆری هەیە ڕاست بەڵام یەکێک لە مهمەکانە ئەوەیە پێویستی بە ئیشکردنە پێویستی بە زۆر شتێکە بەڵام ئەو خانیە تۆ ئەگەر تۆزێک لە شتەکاندا دابینی بکەی ئیتر وردە وردە باش دەبێت تەنانەت ئێستاش وەکی جاران نییە ئێستا زۆر شت گۆڕدرایە دەتوانن بگەڕێنەوە بۆ شوێنەکانی خۆیان ئێستا کاریان بینیمەوە زۆر پەنابەر هەیە ئەوەندە مرتەح لە ناو کەمپەکان نایەوێت بگەڕێتەوە ئەمە بەگشتی هەمویانی یاخود بەشێک ینی بەشێکی باش نەک بەگشتی تو هەندێک کەمپ هەیە بەڕاستی تا ئێستا تۆزێک دوور لێرە بەڕاستی زۆر زۆر پێداویستیان پێ بەس بەڵام ئیتر ینی زۆر محاولە ڕاستە گرفتەکانیان تا ئەگەر کەم نەبێتەوە ینی تەواو کۆتایی نەهاتووە بەڵام باسی زیاترەوانش بکەین کە لای ئێوە ستافخان کاریان لەگەڵاکەن کێشە و گرفتەکانی ئەوان چییە؟ طبیعی ئەوانەی کە لە کەمپەکان دەژین تەنها ڕێژێکی کەمی ئەو ئاوارە نێ ئەو پەنابەران بۆ نمونە 100 لە کەمپەکاندا دەنیشن زیاتری لە 170 ئەو پەنابەرانە نیشتەجێی شار و شارۆچەکانی تری هەرێمی کوردستانن یاخود شار و شارۆچەکانی عراقن بەگشتی کە لێرە دەژین ئەوانەی کە لە ناو کەمپەکان دەژین تا ڕادەیەک ژیانیان بۆ فراهەم کراوە لەوانێ بەشێک بیدایەت کە هاتن بەشێک لە ڕێکخراوەکان هاوکاریی باشیان بۆیان دابین دەکرد کە چەند ئێستا زۆر زۆر کەم بۆ تۆ دەتوانین بڵێن بە پەنجەی دەست دەژمێردن ئەوانەی کە هاوکاری بەردامیان بۆ دابین دەکەن پێویستیان بە هەلی کارە یەک لەوانەیە کە کێشەی گرفت و سەرەکی ئەوانە هەلی کارە هەرچەندە خۆشحاڵانە دەستگای خێرخوازی بارزانانی لە ڕێگەی ئەو سنتەرە ڕۆشنبیریانەی هەیتمان هەوڵماندا بە هەموو شێوازێک هەلیکاریان بۆ دابین کرێ بەڵام بە شێوەی پێویست نییە کێشەیەکی تر کێشەی پەروەردەی حالیەن لەبەرەوەی هیچ لایەنێک تاوەکو ئێستا جگە لە حکوومەت هەرێمی کوردستان پەروەردە و خوێندنی بۆوانە دابین نەکردووە مەسەن ئێمە لەگەڵ چەند لایەنێک هەوڵماندا بێ پێداویستی قوتابخانە و جانتا و ئەشتانە دابین بکەین بەڵام کێشەی مامۆستایان هەیە کێشەی نەبوونی قوتابخانە و ئەو سیستەمی خوێندنیان هەیە کێشەیەکی تر کە ئێستا ڕوبەڕوویان دەبێت و کێشەی تەندروستیە ئەو بن کە تەندروستیانەی کە مەسەن لە ناو کەمپەکان هەنوەکو پێویست نەبێن یاخود کێشەی نەبوونی دەرمان و ئەم بابەتانیان هەبچکەر وەکو ئاماژەم پێدا ئەوە تەنها 130 ئەم دانیشتوان ئەو پەنابەرانەیە کە لە هەرێمی کوردستان نیشتەجێ بووینە بەڵام 170 لە دەرەنەکە لەوانەیە کێشەی زیاتریشیان هەبێتن باشە ئێوە تا چەند توانیوتانە کارێک بدۆزنەوە بۆوان یاخود هاوکاریان بن لە هەوڵدان بۆی کە خۆیان کار بکەن خۆیان بژێوی ژیانیان دابین بکەن جگە لە هاوکاریە مرۆییەکان هاوکارە مرۆیەکان تاوەکو ئێستا بەردەوامن بۆ ئەو بەنسبەت و هەلیکارانە وەکو دەستگای خێرخوازی بارزانانی کۆمەڵێک پرۆژەی هاوبەشمان هەیە لەگەڵ ڕێکخراوەکان کە بتوانین هەلیکاریان بۆ دابین بکەین هەروەها لە ئەو هەلیکارانەی کە لە دەستگای خێرخوازی بارزانانی ڕادەگەیەندرێت هەمیشە ئەوە لە بەرچاو گیراوە کە بەشێک لەوانش بتوانن بنە کارمەند و ژمارەی بەرچاوی کارمەندانان پەنابەرانی ڕۆژ ئاوان لە هەمان کاتدا پرۆژە هاوبەشەکانیشمان جگە لەوانش لە سنتەرە ڕۆشنبیریەکان ڕۆژانە و هەفتانە و مانگانە کۆمەڵێک لە وەکو دەڵی دەوراتمان هەیە کۆمەڵێک تەوعیات هەیە کە بتوانن فێرە کاری نوێ بن فێرە ئیشی نوێ بن بۆی بتوان سوودی لێبن لە سیڤیەکانیان ئاماژە پێ بدەن و بتوان بە دوای هەلیکاری بۆ نمونە کەسانێک هەیە تالەنتێکیان هەیە یاخود بتوانان ئێوە هەوڵێوەتان ناوەکە کارێکی بدۆزنەوە و چۆنڵێک کەسە شیاوە کە بخرێتە شوێنێکی شیاومان سوود لە تواناکانی وەربگیرێت بێگومان ئەو پرۆژانە بە بەردەوامی هەن بۆ نمونە ئێستا پرۆژەی تول سێڤیس هەیە کە لە ناو کەمپەکان بەردەوامە ئەوانەی کە دەستی مەسەن بتوانن لە کاروباری کارەباییات ئیش بکەن یاخود بتوانن لە هەر ئیشێک تر مەسەلەن دارتاشیە یاخود نەجاریە هەر شتێکی وایە بتوانن سوودیان لێ وەربگیرێت هەم مەسەلەن کە هەر شێڵتەرێک ئەپگرید دەکرێت مەسەلەن ئەوەی ئەو قاعیدانەی کە هەیەیان چاکردنی پێویستە
هەوڵ درا و کەلوپەلەکانیان بۆ دابین بکرێ هەر خۆیان کار لەم بابەتانەدا بکەن نەک پێویست بۆ بکات کەسێک لە دەرەوە کارەکانیان بۆ جێبەجێ بکاتن ئەوانە کۆمەڵک هەلیکارن کە هەوڵماندا و لە ناو کەمپەکان بۆیان فراهەم بکرێت هەروەها لەگەڵ لایەنی تریش هەوڵماندا مەسەن سیڤیەکانیان بەردەست بخەین یاخود بە هەر شێوازێک بتوانین هاوکاریان بین. زۆر باشە بەردەوام بن بێگومان ئەمە لە چوارچەوەی کارەکانی ئێوە سلڤانە ئەو کارانی تۆیکی وەکو چالاکوانێن بەگشتی دۆختی پەنابەران تۆ زیاتر ئاگاد لێ چ گرفتێ یاخود چ شتێکیان هەیە کە زۆر دیار بێ ڕاستە پێداویستە سەرەتایەکانیان وەکو خانوو یاخود مافە سەرەتایەکان دابینکردین تەندروستێکی باش و خوێندن ئەمانە لە چ ئاستێکدا لێرە بەڕاستی لە هەندێک کەمپەکان باشە بەڵام لە هەندێک کەمپەکانی تر نەخێر ئاستەکەی زۆر کەمە کە باسی هەڵی کار دەکرێتن ئەتۆ ئەبینی نسبەیەکی زۆر من ئەبینم کە ئافرەتەکان هاتوونە دووبارەشەکەمەوە ئافرەتەکە هاتووە باشە جەنابی باسی کرد کە ئەو مەعمەلانەی کە بەڕاستی پێداویستیان بە ئافرەتە ئەم ئافرەتانە فێر بکرێن شەر نییە ئللا پیاوەکە ئیش بکاتن شەر نییە چونکە ئێستا بخۆت دەزانی ئێمە لە قەیرانێکدا بووین کە تەنانەت ئەوەی خەڵکی ئێرەشە کاری نەبوو زیاتر سووریەکانیش هاتوونە ئەوانی تر هاتوونە لەوانەیە زۆر کەسی خۆمان بێ هەڵی کارە تەنانەت نەک بەس ئێمە نەک بەس هەر پەنابەرەکانەوە بۆ هەڵی کار من دەتوانم بڵێم بیخەنە لایەکی چونکە دەبێ فێر بکرێن زیاتر زۆر شت هەیە ئێمە بۆ خۆمان دەمانەوێت دەوروبەرمانەوانەی لە کولیات تاو بووینەوانەی لە زۆر شت تاو بووینە ئەمانە بخەینە ڕوو زیاتر لە بۆ کارکردن دواتر منداڵ ئەو منداڵە پێویستی بە پرۆگرامێکی تایبەتە تەنانەت نەگووەکو ئەو تەڵەبانەی کە لە ناو مەکتەبەکانی ترە ڕاستە پێویستی بە خوێندنە پێویستی بە تعلیمە پێویستی بە زۆر شتانە بەڵام دەبێ بە شێوەیەکی بێتن جودا بێت لەو کەسانی کە لە ناوەندی شارن تەنانەت لە خۆی حتا لە دەرە لە گوندەکان لە هەرچێن دەربێتن پێویستە پرۆگرامێکی وەهایان بۆ دابدرێت سەر لە نوێ من بێجگە لەوەش من زۆر دەچما لای گوێڕ و لای مووسڵ من ئەبینم ئەم پرۆگرامێکی زۆر جوانم هەبوو کە بتوانم ئەو منداڵانەی لەسەر جادەکان بتوانم هەفتانە ڕۆژێ جارێک سەعاتێک 2 سەعات 2 ڕۆژ ئاوە فێریان بکەم چونکە تەنانەت هەتا ئێستا فوسحە قسەی دەکەن ینی لە ناو ئەوە خەتەرە بۆ کۆمەڵگای ئێمە لەوانەیە لە مووسڵەوە بێتن لەگەڵ کەسێکی تر داخلی کوردستان بکرێتن ئەمە وردە لە میشکی قورمیش کرایە بە فوسحە قسەی دەکاتن ئەوانی تریش فێر دەکاتن ینی زۆر مەترسیدارن ئەم کەسانی کە لە دەرەوە وادێن ئێمە زۆر دەبێ ئاگامان لەو شتانە بێتن ئەگەر هەر کەسێک لە دەرەوەش بێتن داخلی کەمپەکان بکرێتن ئەگەر بە شێوەیەکی ڕاستیانە پیشان نەدرێتن بەڕاستی ئەم شتە زۆر خراپ دەبێتن ئەوە یەکێک لە شتە سەرەکیەکان باشە لە ڕووی تەندروستیەوە لە چه ئاستێکە لە ڕووی تەندروستیەوە باوەڕ بکەم من ئەبینم ینی ئەبێ هەر خەستەخانەیەک ئەگەر حکومی بێ ئەگەر ئەهلی بێت ئایدی ئەم کەمپە بێتن تەنانەت ئێستا لیان داوا نەکراوە بەڵام ئەگەر هەر ڕۆژێ ستافێک یاخود هەر هەفتەی 3 ڕۆژ ستافەکانی خۆیان لەوێن دەربکرێن ئەو خەڵکە چێک بکرێتن پێداویستیەکان دابین بکرێن خەستەخانەی ئەهلیمان زۆرە بۆ تاکو ئێستا ئەمە لە ناو کەمپەکاندا نابینین ئیلا دەبێ حکوومەت بێ نەخێر ئێمە دەتوانین لە ئەهلیەکانیش داوکەین ئەکید ئەم شتە لەسەر ئەهلیەکان دەکرێت دواتر لەسەر هیچ کات داوایان لێکراوە خۆیان داوایان لێ نەکراوە من ناتوانم من وەکو کەساتێک بچم تەنانەت بتوانم کەمپێک یاخۆ 2 کەمپێک من دابین بکەم بەڵام ئەگەر ببێتە شێوەیەکی ڕسمی لەلایەن حکوومەت لایەن پەیوەندیدارەوە لەلایەن وەزارەتی تەندروستیەوە هاوکاری داوا بکەنەوە لەم خەستەخانانە زۆر تەبیعیە هەفتەی 3 جار تەنانەت هەفتەی 2 ڕۆژ بە ئاوا بێت هەر پشکنینە سەرەتایەکانیان بۆ بستەبەت ئەم پیرەکان ئەمانە لەوێن دەرن زیاتر پێویستیان بە شتانە دەبێتەوە چونکە بەڕاستی ینی ئەو منداڵە ئەو شتێکە ئەو گەرمایەتی لێ دەداتن یان ئێمە تۆزێک بە ناو گەرمیدا بڕۆین تەحمل ناکەین تر ئەمان چی بکەن
ڕاستە سافخان ئەو کەسانە یاخود بڵین تا ئێستا دەستگای خێرخوازی بارزانانی ئەگەر لە ماوەی ئەم ساڵیشدا بێت دەستی هاوکاری بۆ چەند پەنابەر ڕاکێشاوەوە چەندێک سوودمەند بوون لای ئێوە بەگشتی پەنابەرانی کەمپەکان بە هەموو کاتێک لانی هەر هاوکاریە کە بێتن بە گشتی سوودمەند دەبن واتە دەتوانین بڵێن ئەو ڕێژەی کە زیاتر لە 22,000 خێزان لە کەمپەکان نیشتەجێن ئەوانە هەر هەمویان ئەو پەنابەرانە هاوکاریەکانیان بەدەست گەیشتە لە پرۆژە جیاجاکانی دەستگا و هەروەها ئەوانەی دەرەوەش بەپێی ئەو ئیمکانەتی کە دەستگا هەیتی و بەپێی ئەو پرۆژانە و ئەو هاوکارانی کە بە دەستگاوە دەکات بە هەموو شێوازێک هەوڵ دەدەین زۆرترین ژمارەیان تێدا سوودمەند ببن هەر لێرە دەمێت سوپاسی خەڵکی نیشتەجێ خۆشمان بکەین کە بە هەموو شێوەک هاوکارمان بووە بە تایبەت لە کاتی هاتنی ئەو پەنابەرانە لێرەدا کار چەندێمە لەنەوانەیە لە دۆخێکی زۆر ناخۆشی ئابووریشدا تێپەڕ بوو بین ئەو کاتە بەڵام بە هەموو شێوەیەک هاوکاری دەستگا بووینە بەشێک لە ئەو ماڵ و ئەو پێداویستیانەی کە خۆیان ڕۆژانە بەکاریان دەهێنا و کە پێداویستی خۆیان بووە هێناویان و فراهەمیان کردێ بۆ دەستگا بۆی بتوانن ئێمەش هاوکاری ئەم پەنابەرانە بین و تۆزەک لەو بارە قورسەی کە ئەوان تێدا ئێمە بۆیان سوک بکەین و هاوکاریان ڕاستە کار و چالاکیەکانی دەستگا بەرفراوانە وەکو خۆتان ئاماژەتان پێکرد بۆ پەنابەرانیش ئێوە هیچ کارێکەکەن بۆ ئەو کوردانەی کە بوونێتە پەنابەر لە دەرەوە هەتاوەکو ئێستا نەمانتوانی وە کارێکی وەها بکەین بەڵام ئەوەندەی کەم توانی بمان مەسەن لەو شوێنانێک کە ئۆفیسمان هەیە مەسەن بۆ نمونەکە لێچێتی ئەوروپا ئۆفیسمان هەیە یاخود لە وڵاتەیە گرتوەکانی ئەمریکا کە ئۆفیسمان هەیە هەڵماندا ئەو پرۆژانە لەگەڵ ئەو شوێنانە ڕێک بکەین پرۆژەی هاوبەشمان هەبێ بۆی بتوانین جارێکی تر بە شێوازێکی تر سوودێک بەو پەنابەرانە بگەین کە لە هەر شوێنێکی دنیادا هەن ئەگەر کوردن یان ئێمە وەکو عام فەرق و جیاوازی ناکەین لە بەرەوەی چکەمە دەڵین هەر شوێنێک کە مرۆڤەتی پێویستی بە هاوکاری بێت ئێمە لەو شوێنەینە بێگومان هەر کەسێک پێویستی بە هاوکاری بێتن ئێمە بە هەموو شێوازێک هاوکار دەبین بەڵام دەڵێ کەوانە پەنابەرن بەڵێ بە ئەکیدی هەر کەسێک پێویستی پێ بێت ئێمە بە هەموو شێوازێک باشە لە جیهاندا زۆربەی ئەو وڵاتانێک کە پەنابەریان زۆرە میانمارە سوودانە لوبنانە چەند وڵاتێکی دیکەیە ئێوە توانی وتانە چکار و خزمەتێک بکەن بۆ پەنابەرانی وڵاتانە باڵێ لە ماوەی ڕابردوودا ئێمە توانیتمان لە وڵاتی بەنگلادش کە ئاوارەکان چون ئاوارەکانی میانمار کە هاتنەوێن دەرو ئاوارە بوون پرۆژێکی تەندروستی بۆ ئەو پەنابەرانە فراهەم بکەین هەروها لە وڵاتی سربیا کە توانیمان جارێکی تر بۆردەرەکان ببڕین سنوورەکان ببڕین هاوکار بین و جگە لەوەش ئێستا بەشێک لە کوردانی ڕۆژ ئاوا کە لە تورکیان کە لە وڵاتی تورکیا لەوێ نیشتەجێ بوونەوە پەنابەرن زۆر جار هانیان بۆ دەستگای خێرخوازی بارزانانی هێنا و لێرەوە هاوکاریەکانمان گەیاندووە هەروەها بەشێک لەوانە کە هەر لە ناو خودی ڕۆژ ئاواوە ئاوارە بووینە ئێمە توانیتمان لێرە داویستیە تەندروستیەکانیان بۆ بگەینێ یاخود پێداویستی خۆراکی و ناخۆراکی لەو کاتێکەوەن ئاوارە بووینە بۆیان بنێرن و بەدەستیان بگاتن سلڤانە خان وەکو چالاکوانێک ئەبینی و ئێمەش ڕۆژانە ئەبینین گرفتێکی زۆر گەورەیە و بە بەرچاوی هەمومانە کە منداڵێکی زۆری پەنابەران لەسەر شەقامەکان جا کار ئەکەن کە ینی تەمەنی خۆیان یا زۆر جار سوال ئەکەن چیتان کردووە ڕێکخراوەکان ئێوە بەگشتی ئایا پێویست بە چیەکە بۆی کە ڕێگری بکرێت لەم حاڵەتە کە لە دیاردەوە ئێستا وەکو ئاماژەی پێکرێت بۆتە حاڵەتێکی زۆر دیار بەڵێ ئەم سوالکەران ئەو سوالکەرانەی کە لەسەر شەقامەکانن باوەڕ بکە مافیایەکی زۆر گەورەیان لە دوایە من زیاتر چەند جار لەسەر ترافیکلایتەکان تەسویرم کردووە داشم ناوە کە بە سیارەیەن دایاندەنێن دواتر پاش شێوەی کە تەواو بن دەڕۆنەوە ئاگایان لێیە کە لە مەسەرەن ئەگەر شورتە بێ پۆلیس بێتن ئاگایان لێیە کەسە گەورەکە هەتا تەسوورشم کەەوە شکلیش دەرم توان بەڵام بەڕاستی ینی ئەم شتە فێربوونە ئێستا شتەکە باو بووە فێر بووە ئەمانە زۆر بەخراپی بتوانین یەکێک و چالاکوانێک یاخود دەستگایەک بتوانێت ئەم کارە کۆنتترۆلی لەسەر بکە بەڕاستی ئەوەش ئیشی حکوومەتیە دەبێت ئەم شتا بکاتن دەبێت وەزبێک دابدرێتن لە پۆلیس بە دوای هەر ترافیکێک یاخود هەر جێگایەک یاخود لە ئەنکاوە زۆرە ئەو مەسیحی ئەو سووریانەی کە لەوێن دەرێنە زۆر کەسن هەم سووریە هەم ڕۆژانە من کە لای مەتاڕ و دەوروبەرەکان ڕۆژانە من ئەیبینم ئەڵێ من دوێنێ خواردنم داوەتەوە بۆ ئەو ڕۆهاتی شەرتانێ لەگەڵ دەکەم ئەگەر ئەمن ئەوڕۆکە
5,000 بدەمێ دەچێەوە ماڵێ ناستەوە ماڵێ بە دوایدا دەچمەوە دەسوڕێتەوە دەکاتە ترەفکلایەکی تر یعنی ناتوانانی کۆنتترۆل من ناتوانم کۆنتترۆل لەسەر بکەم تەنانەت بخۆیان دەگزار ینی زگم پێیان دەسوچێتن داریان دەدەمە یاخود خواردنیان لە بۆ دێنێ مەگەر من فێری ئەەکەم ئەگەر ئێمەش دەستمان بگرینەوە کەس پارەیان نەداتێ وردە وردە جێگاکانیشان دەگۆڕن هەر جێگایەک بگۆڕدرێنەوە کەس پارەی نەداتێ دەیگۆڕن ئێستا تۆ من پارە نادەم بە سواکەرەکان بەس گوڵی هێناوە بە زۆری دەبی گوڵەکە وەری بگری ئێت وەرت گرت گوڵە پارەی خۆ وەر پارەی دەدەی ئەوە مەوزوعە شەر نییە ئیلا بەس نەخۆشم یان وەرەقەچی بەدەستە نە گوڵی هێناوە زۆر چونکە خەڵکەکە بینی ئەوانە وەکو مافیایەکیان لە پشتە ئێمە تەنانەت دەبی کۆنتترۆلی مافیاکە بکەین پێش ئەوەی کۆنتترۆلی منداڵەکاندا بکەینەوە باشە ئەمە حاڵەتێکی دیکە کە من زۆر جار خۆم پێشتر لە کاری مەدانیدا کارمان لەسەر کردووە بە شودانی منداڵە یاخود کچی بچووکە لە خوار 18 ساڵەوە زۆر تەمەنیان منداڵە ئەوە تا ئێستا بەردەوامە لە ناو پەنابەراندا بەڵێ بە تەنانەت خاستەن ئەو ماوەیە زیاتر بووە تا ڕادەیەک ئافرەتەکان زیاتر خۆیان دەسووتێنن یاخود خۆی دەکوژێتن پێش ئەوەی کە ئەمن ئەو شتە بکەم دەبی ئەمن دایک و باوکەکە نەفسیەن ئەوانیش لەوانەیە نەتوانن ئیعالەی کچەکانی خۆیان بکەن بە زوو بە شویان دەدەن بەڵام تەنانەت ئەو شتە زۆر خراپە یانی گەر یاسایەک دابدرێتن بۆ ئەوەی نەتوانن ئەم کارە بکەن تەنانەت بەس فقط لەو پەنابەرەکانەوە ئەو وەختی دەتوانم من کۆنتترۆلی بکەم هەرچ لایەنێک بێتن دایک بێ باوک بێ منداڵ بێ ئافرەت بێ هەرچێ بێ پێویستیان بە دکتۆرێکە سایکۆلۆژی نەفسیان بۆ بدۆزێتەوە دانیشێ قسە بکا لەگەڵیان شێوازی فکرکردنەوەیان بگۆڕدرێتن بەهانای بدرێتە ئەم ئافرەتانی کە 17 ساڵە 14 ساڵە پێش ئەوەی شوو بدرێتن هەر ئافرەتەکە وای لێ بکەینەوە تۆزێک منفتح بێتن نوازانم لەبەر ئەوەی تۆزێک منفتح بووە لە لایەنی خوێندن و ئیشکردن و ئەم شتانە بۆیە بەشوو دەدرێت کە بە شوش دەدرێتن نەفسیان خۆی قوبوڵی نییە ئەچێت خۆی دەسووتێنێت کارەکان یاخو بڵین تونند و تیژی و ئەو هەموو شتێک کوشتن و خۆسووتان زیادی کردووە لە ناو کەمپەکان لە ناو پەنابەرانی بەڵێ زۆر زیادی کردەوە وەکو جاران نییە هاتنە ناو شار بینیان ئەم خەڵکە چۆنە زیاتر فێری زۆر خەڵک بوون خەڵک چووە ناویان و ئەوانیش تەنانەت دێنە دەرێ و خەڵکەکە ئەبینن بینیان کە ژیانێکی تر هەیە تەنانەت هەر لە کەمپەکەی دانیە بۆیە ئەم شتانە ئەم هەوکارانە دەبێتە هۆی تونند و تیژی دەبێتە هۆی خۆ کوشتن دەبێتە هۆی تەنانەت ینی عائیلەی خۆیتی منداڵی خۆی دەکوژێتن دەگاتە ڕادەیەک پارەی نییە بەڵام هەر کەسێک پێویستیان بە نەفسیە بۆ ئەوەی ئەم کارانە واز بینن ئێستا گەر بپرسم بۆ نمونە هاوکاری دەرونی پێویسترە یاخود هاوکاریە سەرەتایەکان بۆ ژیانکردن ئێستا لەو ڕادەیەوە هاوکاری دەرونی پێویسترە من بۆ پێت ئەڵێم زیاتر ئەمن منداڵەکان احتیمامیان پێ دەدەم بۆ چونکە ئەو منداڵانە نەتیجەی ئەو داک و باوکەنە نەتیجەی ئەم ژیانەیە کە ئەوان اختیاریان نەکردی هەڵیان نەبژاردووە ئەم ژیانە مەسەلەن ئێستا مەکتەبیان تەواو بێ یاخود امتحاناتیان تەواو بێ من پرۆژەیەکی زۆر جوانم هەیە لەگەڵ پارێزگا جێبەجێوە ئەەکەینەوە کە ئەو منداڵانە فێرە ڕسمیان بکەی دواتر هەر ئەو منداڵانە تابلویەک دروست بکەینەوە چونکە ئەوە چەند ساڵە کوردستان خزمەتیان دەکا منیش ئەمەوێ تۆزێک ئەو کەمپانە منداڵانە تۆزێک فێر بکەم فێرە دەستی بکەم لەوانەیە من بەهرەی زۆر جوانیان هەبێت من لە هەم لە نەفسی وەخت من ئەیکەمە هەم تابلۆ هەم ئەیکەمە هەموو مکسی ڕسمەکان ئەەکەم ئەیکەمە تابلو لە نەفسی وخت ئەیکەمە ماڕاست بەڕاستی دەستخۆشی لە پارێزگای هەولێر دەکەم کە ئێستا بەشدارن لەگەڵ من بۆ بجێبەجێکردنی ئەم کارە ئینشاڵڵا وتمان بەس تۆزێک تەواو بن لە امتحانات هەم دەبێتە دەورە بۆ ئەو منداڵانە کە پاش ئەوەی مەکتەبە یاخود شتێکە ئەبێتە هەم شتێکی دەرونی بۆوان ئینشاڵڵا بە هیوای سەرکەوتو ئێستافخان
منداڵان وەکو خاتون ئاماژەی پێکرد خاوەنی بەهرەی جیاوازن ئێوە هەبووە لە ناو دەستگای خێرخوازی بارزانانی کەسانێک ئێوە تەنمیان بکەن یاخود بتوانن زیاتر هەوڵیان لەگەڵا بن گەشت بێتنەوە ئاستی کە ئێستا بوو بێتنە کەسێکی هوەرمەند کەسێکی زۆر جیاواز لە ڕابردووی هەروەکو خاتون ئاماژەی پێدا بە ڕێزشت ئاماژەی پێدا منداڵانی پەنابەر بەڕاستی زۆر دەسڕنگینن هەروەکو ئێستا کەوا خەریکە قوتابخانەکان کۆتاییان پێدێت زۆربیان ناویان نووسە بۆ ئەوی بتوانن لە دەورات بەشدار بن کە دەوراتی وێنەکێشانە شێوەکاریە یاخود میوزیکە بەشێکیان کە بێجگە لەو بابەتانە زۆر حەز بە یاریە وەرزشیەکان دەکەن بۆ نەماوەیەک بەر لە ئێستا کە دەستگا ڕاکردنێکی بە کۆمەڵی ئاماژە پێدا یاخود ڕاگەیان کە بۆ هەمووان بوو هەم خەڵکی خۆمان خەڵکی نیشتە جێ وڵات و هەم بۆ پەنابەران و هەم بۆ ئاوارەکانیش بەشێکی زۆری پەنابەران منداڵانی پەنابەران بەشدار بوون کە هەم یەکەمی کچان و هەم یەکەمی کوڕان لە پەنابەران بوون کە لە کەمپی دارە شەکران بوون بەڵێ زۆر دەسڕنگینن و دەتوانن زۆریش سوودیان لێوە بگیرێت ئێمە بە هەموو شێوازە گرنگیان پێدەدەین ئەو پێداویستیانەی وەکو دەڵێ ئامێرەکانە یاخود پێداویستەکانی وێنە کێشانە ئامێرە موزیکەکانە بۆیان دابین بکەین بتوان بۆ خۆیان سوودی لێوەربگرن و ئەو کاتانێک کە بەتاڵن تێدا پڕی بکەنەوە بەشتی بەسوود بۆ هیوایان کە هەمیشە هاوکاریەکان جا وەکو خاتو سلڤانیش ئاماژی پێکرد دەرونیەکان و هەمووانی دیکەش بەردەوام بن زۆر سوپاس ئەمڕۆ کە میوانی پرۆگرامی ڕۆژ باش بوون کاتێکی خۆش و گرفتەکانیشمان باس کرد بە هیوایەوەی کە هەمویان چارەسەر بنێ و بەردەوامیش بن ئێوە سپاس بە خێر هاتن دووبارە ئێستاش بابەیەکەوە بزانین ڕەوشی کەشوهاوی شارەکانی کوردستان چۆنە پلەکانی گەرما تا دێت زیاترە بێ بە گشتی ئێستا جیهان بەرەو گەرم بوونە ڕوات ژینگەش مەترسێکی زۆری لەسرە بەهۆی ئەو گەرم بوونە چۆن چەندین دەریاچە یاخود چەندین ناوچە دووچاری یاخود مەترسی وشکبوونی لەسرە کە بەهۆی وشکبوونی دەریاچەی ئەگۆڵاوانی باکووری کوردستان
ئەو باڵندانی ساڵانە لە کەناری ئاوی ئەو دەریاچامانەوە و ناچار بوون بەرەو شارەکانی دیکە کۆچ بکەن چونکە دەریاچەکە وشک بۆ ژینگەی ناوچەکەش زۆر گەرم بووە. پسپۆرێکی بواری جوگرافیژەڵێت 5 بۆ 6 ساڵ لەمەوبەر ژمارەی باڵندەکان هێدی کەمی کردووە. ئێستا هیچ باڵندەیەک لەو دەریایە نابینرێت. پێشتریش زانا و پسپۆڕان پێشبینیان کردبوو کە دوای 2030 ئاوی دەریاچەکەش تەواو وشک دەبێت. ئەمساڵ وشکە ساڵی زیانی بە زۆرینەی وڵاتانی جیهان گەیاندووە و زۆرێک لە سەرچاویەکانی وشە کردووە. یەکێک لەوانەش ئاوی دەریاچەی ئەگۆل لەوانی باکووری کوردستانە. بەهۆی وشکبوونی ئاوی دەریاچەکەش ئێستا هیچ باڵندەیەک لەو شوێنە نەماوە و کۆچیان کردووە لە کاتێکدا ساڵانە مەنزڵگەی سەدان باڵندە بووە. بەهۆی گۆڕانکاری لە کەشوهەوای جیهان بەداخەوە دەریاچەی ئەگۆڵ وشک بووە و ئەوەش زیانێکی زۆری بە ناوچەکە گەیاند. تا ماوەیەک لەمەوبەر دەریاچەکە شوێنی مانەوەی سەدان جۆری باڵندە بووە. لە ڕاستیدا 5 بۆ 6 ساڵ پێش ئێستا هێدی ژمارەی باڵندەکان کەمی کردووە. ئەمساڵ بەهۆی گۆڕانکاری لە کەش و هەوا وشکە ساڵیەوە کەرتی کشت و کاڵ و گەشتیاری و ژینگە و باڵندەی باکووری کوردستان زیانێکی زۆری پێگەیشتووە. ئەوەی هاوڵاتیان و شارەزایانی تووشی شۆ کردووە وشکبوونی سەرچاوەکانی ئاو و کاریگەریەکانی وشکە ساڵی با خێرایی دەردەکەون. ئەم ساڵ لە ڕێژەی بارانبارین کەم بووە ئەوە شوای کرد وشکە ساڵی بەو شێوەیە بە خێرایی ڕووبدات و کاریگەریەکانی دەرکەوێت. بۆیە چۆنێتی برانگاربوونەوەی وشکە ساڵی ئەستەمە. ڕووبەری دەریاچەی ئەگۆل لەوانی باکووری کوردستان 707 هێکتار و 407 هێکتاری بەتەواوی وشک بووە. هەروەها درێژی کەناراوەکانی دەریاچەکە 9 کیلۆمەترە. پێداویستی ئاوی زیاتر لە ملیۆنە کەسیش لە ئاوی ئەو دەریاچەیەدا بین دەکرێت. پێشتر زانایان و پسپۆڕان پێشبینیان کردبوو دوای ساڵی 2030 دەریاچەکە تووشی وشک بوون بێتەوە، بەڵام ئێستا ئەوانیش تووشی شۆک بوون. بە هەرباسی وشکە ساڵی و گەرماتان بۆ نەکەین. ئێستا لە چوارچێوەی فستیڤاڵی گوڵ و ڕووەک لە رووسیا کە فستیڤاڵێکی زۆر گەورە بەڕێوەچێ باخچەیەکی گەورە دروست کراوە کە بە گوڵ چێنراوە. باخچەیەکە کە تەکنەلۆژی و پیشەسازی بە گوڵ نمایش کراوەتیایە و چەندین جۆری گوڵ و ڕوەکی ناوازە ڕوێنراون و شێواز و دیزاینکردنی باخچەکە گزارش بوو لە زانست و تەکنەلۆژیا. سەردانی کارانیش بە دڵخۆشی و سەرنجەوە دەیانڕوانی باخچەکە و هیواشیان نەخواست کە لەسەر ڕووبەرێکی گەورەتر بووە باخچەکە چونکە ئەوەندە جوانە. ورچێکی جەمسەری لە ناوەڕاستی پێخەفێکی گوڵدا وەستاوە و دیمەنی جیاوازی باخچەی ئەسکەندەری سانت پێرتسبۆرگی رووسیا دەردەخات. باخچەکان کراون بە گەلەریەکی کراوەی پڕ لە گوڵی ڕەنگاوڕەنگ کە گزارش لە بابەتی زانست و تەکنەلۆژیا دەکەن. گوڵ و ڕووەکی جۆراوجۆر لە شێوەی نەخش و تابلۆی ڕەنگاوڕەنگدا ڕوێنراون. ئامێری دیاریکردنی ئاستی خێرایی با لە ناوەڕاستی باخچەکەدا دەجوڵێتەوە. باخەوان و دیزاینەرانی باخچەکەش سوودیان لە چەندین پارچەی بەکارهاتوو وەرگرتووە لە دروستکردنی باخچەکەدا. ئەو گوڵانەی لە باخچەکەدا نمایش کراوە کۆلۆس بە دوو ڕەنگ و ئاگاراتۆمە. جگە لەوەش ئێمە سوودمان لە مادەی بەکارهاتوو بینیوەتەوە وەکو بەردی قسڵ کە زیاتر ڕەنگێکی سروشتی هەیە. هێمامان بۆ دروستکردنی تەلارسازی بچووک و تەکنۆلۆژیامان داناوە ئەمانەش سەخت بوون بۆ باخەوانێک کە بیرۆکەکانی دیزاینەرێک جێبەجێ بکات. جێگا و دیزاینی گوڵەکان بابەتی جۆراوجۆری زانست و تەکنەلۆژیای پیشان دەدەن. هاوکات ناوی گوڵەکانیش کە ناوی وەک وزەی دواڕۆژ، دەرمانی نوێ، کەش و هەوا و ئیکۆلۆژیای تەکنۆلۆژیا و کەرەستەکانی پیشەسازی نوێ دەرخست. سەردانیکەرانی پارکەکەش شێوازی باخچەیەکی لەو جۆرە بە نوێگەری دەبینن. زۆربەی نەخشانەکان لە گوڵ و ڕووەکی جۆراوجۆر و تێکەڵکردن لەگەڵ کانزا و ئامێری پیشسازی و تەکنۆلۆژی پێکاتوون. ئەوەش زۆر جوانە. کاتێکیش پیاسە دەکەی بە ناویاندا کەشێکی خۆشمان پێدەبەخشن. بۆیە نامانەوێت دوور بکەوینەوە لە تەماشاکردنیان خۆزگە ڕووبەرێکی فراوانتر دەبوو. باخەوانەکان هەزاران گوڵیان لەسەر ڕووبەری 250 مەتر چوارگۆشەی پارکەکە ڕواندووە بە شێوازی تەکنیکی و سەرنجڕاکێش تا سەردانیکاران چێژ لە بینینی باخەکە وەربگرن و کاتێکی زیاتر بمێنەوە.
فستیڤالی گوڵ لە 12 حوزەیران لە رووسیا کرایەوە. پێشبینیش دەکرێت لە مانگی تەمموزدا گوڵەکان بە جۆرێک گەشە بکەن کە بگاتە لووتکە و تا پاییزیش کۆتاییان پێبێت. گروپێکی ئافرەتان لە شاری مەکسیکۆ لە 5 کەس پێک هاتووە هەڵمەتێکیان بۆ پاراستنی مێشەنگەکان دەست پێ کردو و ئەیانەوێت پارێزگاری لەو سامانە بکەن. هەرچەندە کارێکی لەو شێوەیە بۆ ئافرەتان کەمێک ئەستەمە، بەڵام ئەو خانمانە ساڵانە 200 هەڵمەت بۆ ڕزگارکردنی مێشەنگەکان لە مەترسی لە ناوچوون ئەنجام دەدەن و ئەو ئاڵنگاریۆشەکەن کە هیچ کارێک بۆ ئافرەتان ئەستەمنی و ئەتوانن مێشەنگەکانیش بپارێزن، هەروەک چۆن ئەم ساڵیش کە ئەکتەری دیار ئەنجلینا جولی کە کارێکی کرد لە ڕێگەی فۆتۆگرتنێکەوە کە بە بێوەی هیچ بۆنێک لە خۆی بات و بۆ ماوەی چەند ڕۆژێکیش خۆی نەشت تا مێشەنگەکان لەسەر جەستەی بمێنەوە و چەند فۆتۆیەک بچرکێنێت. ئەمەش پەیامێک بوو بۆی کە پارێزگاری لە مێشەنگەکان بکرێت لە جیهاندا، چونکە وەکو سامانێکی دیار ئەبینرێت. لە باژارێ مەکسیکۆ پایتەختە مەکسیکە گروپەکە خۆدیکردنا مێشێن هەنگێڤ گۆ هەموو ژنانە تەواهیا هەولێن خۆدیکەن ژ بۆی بەردەستکردنا جوداهیا بیۆلۆجی لەوی باژارێ. ئەرکێوێ گروپێ ڕزگارکردن و پاراستناوان مێشانە ژە خەلک و دەرمانێن کێزەکان یەن چاندنیە. ئەف مێش گوهرتنێکی لەسەر سیستەما ژینگەهەی چێت کە ژبەر کۆبرەیە گولان بەلانسا ژینگەهەی دکن وش بۆ مرۆڤانجی گرنگە. ژبەر کۆتەی گوتن هەر هەفت ژێدەه بەرهەمن خواردنێک و ئەم کارتینن برێاوان مێشان تێکوتان. گروپا کوش 5 کەسان پێکتێ تەوی کارێوانیە گران و زەحمەت ژی لێ بێپەرە کار دکن و ساڵانە بێتر ژ 200 هەلمەتێن ڕزگارکردنێ لەوی باژاری پێکتینن. حەیاوان مێشان ژە هەر تشتی دژینگەهێدا بپارێزن. ئەز هەز دکم و پێویستیامە بەزلامە تنایە هەتاکو ئەم ڤی کارێ رابن ji ber ku jin li vir ne tenê karê hesan dikin lêberê dikarin karên giran jî bikin wan jî dikarin alîkariya wan bikin. مەکسیکی یەکێک ji mezintirîn welatên berhemaniya hengivê baş li cîhanê ye û dîrokeke wê ya dirêj heye di berhemaniya hengiv de. Ew welat salane 57 heta 610,000 ton hengiv berhemtîne. Herûha nêzîkî 43,000 kes li wî welatî mêşên hengiv xwedî dikin û berhemên hengivê xwe hinardeyî welatê derve dikin mîna Almanya, Çîn û Arjentîn û hin welatên din got nav wan de welatên Erebî jî hene. کریس کارنابوسی پەیکەرتاشی بەناوبانگی ئەمریکی پەیکەرێکی جۆرج فلۆیدی ئەو پیاوە ڕەشپەستەی کە لە مانگی ئایری ساڵی ڕابردوو لەلایەن پۆلیسێکی سپی پێستەوە کوژرا دروست کردووە، پەیکەرێکی بۆ دروست کردووە وە تێچووی دروستکردنی پەیکەری جۆرج فلۆید 800 پاوەندە و لە یەکێک لە گۆڕەپانێکی نیویۆرک نمایش دەکرێت و هاوڵاتیان وێنەی لەگەڵ تۆمارەکەن. کوشتنی ئەو پیاوە ڕەشپێستە لەلایەن پۆلیسێکی سپی پێستەوە کاردانەوەی گەورەی لێکەوتەوە تا ئێستاش کاردانەوەکان بەردەوامن کە هەرچەندە خێزانەکە یاخود خانەوادەکەی قەرەبوو کرایەوە و لەلایەنی مادیەوە هاوکاری کرا، چونکە جۆرج فلۆید لە کاتێکدا کە پۆلیس بەو شێوەیە ئەشکەنجەیدا تا لەژێر قاچی پۆلیسێکی سپی پێستدا گیانی دەرچوو لەسەر ئەوەی کە پێدەچێت چەند دۆلارێکی پێبوو بێت بە حسابەوەی کە تەزویر بووە، بەڵام ئێستا بۆ ڕێزگرتن لە گیانی ئەو ڕەشپێستە پەیکەرێکی بۆ دروست کراوە. چی زیان بە مێشکە گەێنێت؟ پزیشکان و پسپۆڕانی تەندروستی ئاماژە بەوەکەن چەند خواردن و خواردنەوەیک هەیە کە زیان بە تەندروستی مێشک دەگێنن و کار و فەرمانەکانی لاوازەکەن. پسپۆڕان ئەڵێن خواردنی سوورەکراو و خواردنی خێرا فاسفود، خواردنی لە قوتونراو خوێ زۆر زیان بە تەندروستی مێشکە گێنن. هەروەهاڵێن بۆی مێشک چالاک بێت پێویستە گرنگی بە سەوزە و میوە بدرێت و ڕۆژانە وەرزش ئەنجام بدرێت.
با پێدانی ئەم زانیاریە تەندروستیە هاتمە کۆتایی بەرگە و بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی ڕۆژ باش بە هیوام هەمیشە تەندروست باش بن ماڵاوە.